پرۆگرامەکەمان ئێستا لە کەش و وەزئی مۆندیالای ڕۆژ بە ڕۆژ یاریەکان بەرەو قۆناغی سەختترە ڕۆ ئەبینین ئەوانەی لە چەند ڕۆژی ڕابردووە کە چاوەڕی ئەو دەرەنجامەی ناکرد کرا ئێستا هەمومان وەکو هاندەران وەکو ساڵانی پێشووتر نییە بڵیتر بەڕازی چاوەڕێکم لە قۆناغی چوارا بەرچێ بکەوێت ئەمە نەما ینی چێ چاوەڕێکرد ئەڵمانیا بدۆڕێ چێ چاوەڕێکرد هۆڵندا بدۆڕێ چێ چاوەڕێ کرد بۆ نەوڵاتێکی وەکو مەغریب ئەو ئاستە باشە پێشەشکە ئێستا هەڵبژاردەکان لێ ترسن بەڕاستی ینی ئاراستەکان گۆڕاوە بۆیە یاریەکان چێژێکی باشتری هەیە فەڕەنسا تۆ ئێستا بە دوواداشوونی باشەکەی من ئیتراڵێن با زانیاریەکان من نێڵم هەر ئەوە نازانم فەڕەنسا سەرکەوت فەڕەنسا باڵە بە نەتیجێکی باش سەرکەوت و ئاستێکی زۆر باشیشان پێشکەشت پێم وابێ بەلژیکا بەڵێ بەلژیکاش بردیەوە و لە هەمان کاتیشا ئەوەی کە چاوەڕێیەکرێ بۆ نمونە ئەم شەو یاریەک بوو ئینگلتەرا باوەڕەکەی زۆر جاڵی لەسەر پەتەک هەیە بەڵامی تر دوجار هەوڵێکی زۆریان ناتوانیان یاریەکە بەرنەوە بەڵێ بۆ لەبەرەوەی کە ئەم وڵاتانەیان خۆمە بژاردانەی کە لە ساڵانی پێشووترە ئاستێکی باشیان پێشکەش کردووە ئێستا زۆر ئەو هێزوتوانەیە گۆڕانکاری بەسەر هاتووە ئێستا جێگەی پرسیارێکە زۆرینەی هاندەرانی ئیتاڵیا ئەو هەڵبژاردەیە چەند ئاستێکی باشی هەبووە یعنی ئەوە دوو مۆندیالە ناتوانێت بەشداری کە کۆمەڵێک ئەستێری زۆر باشی تیا بوو کۆمەڵی یاریزانی زۆر باشی تیا بوو هاندەریشی باشی هەبوو لە وڵاتانی ئەوروپیا بەڵێ ینی چاوەڕێیەکەین لەگەڵ ئەوەی خۆناغەکان تێپەڕەکە لەبەر ئەوەی کە دڵنیانی لەوەی کە هەڵبژاردێک سەرکەوتووە بێ یاریەکان چێژی زیاترە بێت وە لەم نێوەندەشا بەڕاستی ئەم ساڵ مۆندیالی 2026 لە ئەمریکا و مەکسیک و کەنەدا ئەنجامدرا خەڵکێک و هاندەرێکی زۆر لێ کۆ ببوو و لەگەڵ ئەوەشا بڕوا بکە من ئۆمزانی یاریەکان بۆ خەڵکی ناوچەکە زۆر لەوانەیە هەرزان بێت یاخود تکتی یاریەکان هەرزان بێت ئەم بەیانێ بە ڕێگاوە بمکاتم بۆرە خوشکێکی خۆم لە کەنەدایە یعنی ئاسانترین یاری لەوانەیە زۆر کەسمان تااقتمان نەبێت لەو شاشە گەورانە و سێریکێ لە $500 بۆ $1000 نەفەری بەس چونە ژوورۆی ناو یاریگاک ئەنجاوەرە بچێتە ناو ئەو یاریانی بۆ نمونە ئەرجەنتینە بەڕازیلە فەڕەنسایە ئەوانە یاریان هەیە ئەنج ئەوێ چەند واتامە بلیتی تەنیا یاریەکەیە بەڵ بەستەنیاەوەی خەڵکی شارەکە نەبی لەوێ هۆتێلێت بگریتوە خۆیان جنسی شارەکەیانەیە خەڵکی شارەکەن کەم بابەتیانەیە ئەنجا لەم نێوەندەیە چەندین گەشتیان ڕێکردوتەوێ لەناو هەمووشیانە ئەوەی کە گرنگە ڕۆژنامەوانی وەرزشی ینی خۆمان زۆر جار لە کورساتەوە بۆ نمونە مامۆستا سوارەمان هەیە یاخود چەند هاوکارێکی ترمانەیە کاکاروانمان هەیە ئەمانە کە ئاشنە بۆ نمونە کۆمەڵێک لە مۆندیال بێ یاخو یۆرۆ بێ کە چوونەتە وڵاتانی ئەوروپا دڵخۆش بین کە خومایکی کورساتمان لێ بینەوە بۆ ڕۆژنامەنووسی وەرزشی ئەوانیش کۆمەڵی ئەرک و فەرمانیانێ کۆمەڵی مافی تایبەتی خۆیانێ لە ڕێگەی ئەوانەوە وتەی یاریزانەکان و لە ڕێگەی ئەوانەوە وتەی ڕاهێنەرەکان و ئاڵوگۆڕی هەڵبژاردەکان و جا مۆندیال بازارڕێکە بۆ کڕینی یاریزان بۆ یانەکان لە داهاتوە ئیتر ئاستەکان پێشکەشەکرێ کەواتە ئەمڕۆ ڕۆژی گیانی ڕۆژنامەنووسی وەرزشیە بابزانین بزانین ڕۆژنامەنووسی وەرزشی تایبەتمەندیەکانی چییە و مافەکانی چییە و ئایا خۆمان توانیمانە کۆمەڵی ڕۆژنامەنووسی وەرزشی باشمان هەبێ کە بتوانێ بە باشی ڕووماڵی یاریەکانمان بۆ بکە ئایا ڕۆژنامەنووس ئەبێ تا چەند هاوسەنگی ڕابگرێت بێلایەن بێت و بتوانێت بە شێوازی لە شوازەکان ڕاستیەکان بخاتە ڕوو بۆی گفتوگۆ لەم سەر ئەم بابەتەکەین ئێستا زۆر بەڕێز مامۆستا زاران قادر وەکو چاودێری وەرزشی بەڕێزان ئەگەر لێرە ئامادە بێ بفەرمێت بۆی گفتوگۆ بکەین بزانین ئایا لەم ڕۆژەیە ڕۆژنامەنووسی وەرزشی چی ئەرک و مافێکیە مامۆستا گیان زۆر بەخێر بێت سڵاوتان لێ بێت تەندروستی باشە زۆر باشی باشە سپاس دەکەم بەخێر بێ مامۆستا ڕۆژەکەشتان لێ پیرۆز بێت زۆر بەخێر بێ مامۆستا با سەرەتا پێش بچینە لای ڕۆژنامەنووسی وەرزشی مامۆستا وەکو ئەوەی کە چەند ڕۆژێکمان بەڕێ کردووە لەگەڵ مۆندیالی 2026 جەنابتان شارەزایەکی باش و چاودێریی باشی وەرزشین ئەوەی کە چاوەڕێ ناکرێ ئەبێت یعنی زۆر جا لە ڕووی یاریەکانەوە بەڵام لە ڕووی کەشی مۆندیالی 2026 جەنابەت چۆن خوێندنەوەی بۆ بکەین
پێشەکی سپاس بۆ بەڕێزت بۆ هەردووکتان بۆ ئەو بەڕێزانەی پشتەوە پێم خۆشە پێشەکی پیرۆزبایەکی زۆر گەرم لە خۆم لە بەڕێستان لە تەواوی ڕۆژنامەنووسانی وەرشی کوردستان و عێراق و جیهان بکەم بە بۆنێ ئەم ڕۆژە پیرۆزەی کە ڕۆژی ڕۆژنامەنووسانی وەرشی جیهانیە. 102 ساڵ لەمەوە پێش کە ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی دروست بوو، ئەم ڕۆیان لە 1994 کردە یادی ڕۆژنامەنووسانی وەرشی لە جیهانە. تایبەت بە مۆندیال بێگومان ئەم ساڵ مۆندیال بە تەواوی جیاواز بوو لە مۆندیالەکانی تر. ئەو جیاوازیانەی بەڕێز باسیەکەی ڕنگدانەوەی ئەو جیاوازیانەیە کە لە شێوازی بەڕێوەچوونی مۆندیالە دروست بوو. بۆ یەکەم جار لە مێژووی مۆندیال 48 هەڵبژاردە بەشداریەکەن. بۆ یەکەم جارە لە مێژوو مۆندیال لە 3 وڵات ئەنجام ئەدرێ. ئەمانە کاریگەری زۆری بووە لەسەر ئەنجامەکان لەسەر بەڕێوەچوونی یاریەکان. بۆ یەکەم جارە ئەو یاریە زۆرە لەسەر 110 یاری ئەنجام ئەدرێ لە مۆندیال. ئەمانە هەمووی کاریگەریان بووە لەسەر ئەوەی کە مۆندیالی ئەم ساڵ مۆندیالێکی جیاوازە. بەڵام من پێش مۆندیالی شەر قسەم کردی، ئێستا قساکەم سەرئەنجام هەر گەورەکان ئەڕۆن. یعنی سەرنجام لە مۆندیال هەر گەورەکان ئەڕۆن. لە 1930ەوە مۆندیال دەست پێکردووە تا ئێستا 33 مۆندیال ڕۆشتووە، تەنها 8 وڵات توانیویانە ببنە یەکەمی مۆندیال. لە 211 ئەندامی فیفا لە 1933ەوە تا ئێستا تەنها 8 وڵات توانیویانە مۆندیال بەرنەوە. هیچ وڵاتێکی تر نەیتوانێت مۆندیال بەرێتەوە. لەبەرەوە دەرەنجام ڕاستە هەنێ هەڵبژاردە باسی ئەمەش نییە، هەنێ هەڵبژاردە ئاستێکی باش پیشانەدەن. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەی کە یاریزانەکانیان پیشەگەرن لە وڵاتە ئەوروپیەکان. پیشەگەری ئەو یاریزانی وڵاتانە بۆ تەمای ئەوەی کە یاریزانەکان بنیادێکی زانستیانەی بابەتیانەی باش بنیاد بنێن. ئەینا پێشکەوتن و بەدەستێنانی ئەنجام پەیوەستە بۆی کە تۆ ئامادەکاریەکانت چییە؟ ئامادەکاریەکانت لە ڕووی زانستی لە ڕووی بابەتی چییە بۆ ئەو یاریزانانە بۆ هەڵبژاردانە؟ ئەوان پلانیان هەیە 10 ساڵی تر 15 ساڵی تر چیەکەن. بەڵام لە وڵاتێکی وەکو عێراق ئەم مانگە بیرەکەوێتەوە چۆن هەڵبژاردە دروستکات، 3 مانگ لەمەوە پێش بیرەکەوێتەوە چۆن. بۆیە دەرەنجام من پێم وایە هەر گەورەکان ئەوانەی کە بەرنامەیان هەیە پلانیان یاریزانانیان لە ئاستێکی باڵای دنیا یاریەکەن، چکە بۆ بە پلان پەروەردە ئەکرێن دروست ئەکرێن. یعنی تەنانەت خەوتنیان لانی دەرونیان خواردنیان هەمووی بەرنامەیە. یعنی یاری تۆپی پێ وەکو جاران نەماوە 11 کەس بچێتە یاریگایەکەوە شود لە تۆپ هەڵاو بێت و بڕۆ. ئێستا هەمووی زانستە، عیلمی بوونە، بابەتی بوونە، بەرنامە و پلانە. خۆی هەو پلانە شەوای کردو بەڕاستی. یعنی هەڵبژاردەیەکی وەکو فەڕەنسا ئەڵێ یاری 11 یاریزان لەناو ساحەکەیە لەوانەیە 8 نەجم بێ. ئەگەر هەر 11شیان دانیش 11ێکی حازرە. یعنی پلانێکی ویان داڕشتووە کە هیچ کاتێک هەموو کوڕیان نەبێ. ئەستێرەکانی ئەمەنە بەردەوام ئەپدێتی پێات و کاری لەسەرەکە. هیواداری مۆندیال بێتە جێژ و بێتە خۆشی بۆ هەمومان. بینە سەر تەورەکەمان ئەمڕۆ ڕۆژی جیهانی ڕۆژنامەنووسی وەرزشیە کە ئەم ڕۆژیان دیاری کرد بۆ گرنگیان نابە ڕۆژنامەنووسی وەرزشی بە تایبەتی. مامۆستا لە 1924 لەگەڵ مۆندیالی هاوینەی فەڕەنسا پاریس ڕۆژنامەنووسانی فەڕەنسی بەلجیکی کۆبوونەوە لەگەڵ 33 وڵات ئەم ڕێکخراوەیان دروست کرد، ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی جیهانی. ئامانج لەم ڕێکخراوە ئەوەیە کە پارێزگاری لە مافە پیشەیی و مرۆیەکانی ڕۆژنامەنووسانی وەرزشی بکات لە دنیاە. و ئامانج دەی ئەوەیە کە ئاراستەی ڕاگەیاندکارانی وەرزشی بۆ ئاراستەیە بێ کە پارێزگاری لە بێلایەنی، لە جوانی، لە مرۆڤ دۆستی وەرزش بکات لە ناو دنیاە. باشە. جا مامۆستازانە ئێستا بۆی کە ڕۆژنامەنووسێک لەم بوارەوە تا لە بواری وەرزشە بتوانێت یەکەم باڵێ قۆناغ ئەسڵەن بێتە بوارەکەەوە دواتر بتوانێت سەرکەوتوو بێ. ئەبی چی بکات؟ چ مەرجێکی تەیە؟ هەر خۆی کەسێکی وەرزشی بێت ئیتر ئەتوانێت یان نە پێویستی بە تایبەتمەندی تر هەیە، پێویستی بە ڕاهێنانی تر هەیە؟ بێگومان ڕاگەیاندکاری وەرزشی زۆر گرنگە کە شارەزای وەرزش بێ.
یعنی وەرزش بەلایەنە فراوانەکەی وەلو ئێستا لە دنیا ڕاگەیاندکاران و کولای ئێمە نەماوە بۆ نمونە مەسەلەن کۆمەڵی ڕاگەیاندکار هەن ڕۆژنامەنووس هەن تایبەتن بە تۆپی پێ کۆمەڵە تایبەتن بە ئۆڵۆمپیک کۆمەڵە تایبەتن بە بالە هەر یاریەک و کۆمەڵە ڕاگەیاندکارایی تایبەتی خۆی هەیە ئەمما ئەم پسپۆڕیە وای لێکردووە کە شارەزاییان زیاتر بێ داهێنانیان زیاتر بێ بەخششیان زیاتر بێ بۆ ڕاگەاندنی خۆیان بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئەم ڕاگەیاندکارە شارەزای وەرزش بێ ینی دوو باڵی سەرەکی هەیە بۆ ڕاگەیاندکاری وەرزشی جیاواز لە ڕاگەیاندکارێکی ئاسایی ئەوەیە کە ئەبێ وەکو ڕاگەیاندکارێکی ئاسایی باڵێکی هەبێ کە لە شێوازی نووسین و داڕشتن و پەیامگەیاندن و ئەم بابەتانە بزانێ بە شێوەیەکی زانستیانە باڵەکەی ترەوەیە کە بەڕاستی ئەبێ لە یاساکانی وەرزشی بزانێ لە سیستمی وەرزشی شارەزا بێ بۆ ئەوی بتوانێت کە ئەم دوانە تێکەڵاو بکە ڕاگەیاندکارێکی سەرکەوتوو پرۆفیشناڵ و پسپۆر بێ لە بوارەکەی خۆی باشە مامۆستا زۆر جار یعنی ئیتیکی ڕۆژنامەوانی زۆر گرنگە بۆ نمونە ڕۆژنامەنووسێک ئەگەر بتوانێت لە بوارەکەی خۆیان بتوانێت پارێزگاری لە ئیتیکی خۆی بکات ئەمە زۆر گرنگە بەڵام زۆر جار بۆ ڕۆژنامەنووسی وەرزشیش ئەبینین لە زۆر میدیایە یعنی لە ئیتیکەکە دەرەچێت کۆمەڵی بابەتی تێکەڵە کات لەوانەیە زۆر جار بابەتەکان بەلایەنێک بگرێتەوە لایەنی پشتی بابەتێکی کە بگرێت ینی پەیامەکانی پەیامێکن لەوانەیە تۆ لە ماڵەوە دانیشتبی لەگەڵ ماڵ مناڵەکە تا پێت ناخۆشە گوێی لێ بکریت بەڵام ڕۆژنامەوانی چیەت بۆ نمونە لە قەتەرەوە کەسێکە ڕاهێنراوە باچێکی گەورە لە ملیایەتی بە باشی ئەداکات بە باشی دەربڕینەکە بە باشی زانیاریەکان تێاتێ دڵخۆشە بی بە باشی ئەتە پێتەڵێ ئاستێم یاریزانەوەیە ئاستێم یاریزانەوەی ئەم ڕاهێنەرەبەوەی کرد ئەم هەڵبژاردێ ئەمەی کرد ئەمە پارەی ئەوە نەیا بۆ حەزەکەی بزانی زانیاریەکان چی بەڵام لای خۆمان ئێستا بەس بووە بەوەی کە سەرنج بەلای خۆتە ڕابکێشی ئیتر با من تخوا بە واقعی قسە بکەم هەرچێکەکەی بیکە لەسەر شاشە ئەمە پێی ئەڵێن ڕۆژنامەنووس بێگومان ڕاگەیاندکار یا ڕۆژنامەنووس جیاوازە بەڕاستیکەڵی ڕاگەیاندکاری وەرزشی زۆر شتی تیاجێگا بێتەوە هەر لە پەیامنێر و هەم لە نووسەر و هەم لە پێشکەشکار و هەم لە معلقی ڕاضی و ئەمانە بەداخەوە ئێمە ڕاگەیاندکاری وەرزشی تەندروستمان نییە خەڵکانێکی زۆر بەهۆی ئاسانی ئیشەکە بۆی لێنەپرسینەوەی دەستگاکان لە بابەتەکە خۆیان داوەتە ڕاگەیاندنی وەرزشی پەیامنێری سیاسی ئیشەکەی قورسە بۆچی قورسە چکە چاوی سیاسیەکان و کەسیەکەمی حیزبەکان لەسەرەتی هەر هەڵەیەک بکات بە زووترین کات هەڵەکەی زەقە بێ و گەورە بێ بەڵام وەکو جەناب دەفەرمووی ئێمە خەڵکمانەیە شتی زۆر ناشرین شتی زۆر ناشایستە شتی ینی وەکو مهەڕیجێک بەڕاستی بەداخەوە کە من سەیری هەنێک ئەەکەم وەکو مهەڕیجێک یەتە بەرچاوم کە ئێوێ مەسەلەن بەس لایک و کۆمنت و ئەمانە کۆکاتەوە ئیتر گوێی لێنی ئەمە بەباشی بۆی نووسیوە یا بە خراپی بۆی نووسیوە بەڵام بەداخەوە دەستگاکانن کە لێپرسینەوە ناکەن چونکە من دڵنیام کەسیەکەمی دەستگاکان بەداخەوە سەیری بابەتە وەرزشیەکان ناکەن هەر وەکو دیکۆرێک زۆر کات بە خۆشحاڵیەوە من کورسات ئەو شاتەی بۆ دەم کەوان نییە بەڵام زۆرێک لە دەستگاکانی تر وەکو دیکۆرێک سەیری بابەتە وەرزشیەکانەکەن کە ئەبێ ببێت وەکو چۆن چێشتێ داوەتێگەکەی ئەبێ شتێکی تیاابێ ئەیش ئەوە بەڵام لە دنیاەوە نییە بەڕاستی لە دنیای ڕاگەیاندکاری وەرزشی کاریگەری هەیە لەسەر ئاستی وەرزشی کاریگەری هەیە لەسەر پێشخستنی وەرزش کاریگەری هەیە لەسەر ئاراسەکردنی ئیدارەی وەرزش ئێستا نزیکترین نمونە کە ڕاگەیاندکارانی وەرزشی نێودەوڵەتی کاریگەریان هەیە لەوەی کە لە سیاست دەخالەت نەکا لە ناو کایە وەرزشێکە ئاخریان گوهامینیان ئەوە بوو کە ئەمریکا ئەویست کە ئێران بەشداری پێنەکە یعنی ئەمریکایەکی نەشارەزا لە سیستمی وەرزشی و لە سیستمی یەکێتی تۆپیەی نێودەوڵەتی ئەویست ئێران یا وڵاتێکی کە بە مافی خۆی چۆتە مۆندیال ئەویست بیگۆڕێ بە شتێکی تر بە خەیاڵی خۆی وازانی ئەمە شەر بابەتێکی سیاسی و عسکەری و ئەمانەیە بەڵام ئەوە ڕاگەیاندکارەکان و ڕۆڵێکی زۆر کاریگەریان بینی لە دنیا نیانێش
ئەو ڕووداد فشاری گەوریان کردە سەر یەکێتی تۆپیەی نێودەوڵەتی فشاری گەوریان خستە سەر ئەمریکا کە ئەو ڕوونەدا بەڵام بەداخەوە هەنێ حاڵەت ڕوویا بۆ لاوازی یەکێتی تۆپێ گەڕایەوە بە تایبەتی سەرۆکەکە ئیڤنتیانۆ کە داوەرێکی نێودەوڵەتی لە ئەمریکا گەڕایەوە کە لە مێژووی یەکێتی تۆپێ و خولەکانی مۆندیال شتیواڕووی نەداوە وڵاتێ بتوانێت میوانێک و کەسێکی کاریگەر لە ناو فیفا بگەڕێنێتەوە لە وڵات سازانە هەرو داوەرە داماوە نەبوو ویزیان بۆ دەرنەکردن نەیتوانێ بڕۆ پێما بە خەڵکی سومالی بوو بۆ نمونە ڕۆژنامە نووسە وەرزشەکانیش هەر گرفتیان دروستکرد پێما بە هەر بۆ ڕۆژنامە نووسەکانی عێراق گرفت دروستکرا ڕێگەیان پێ نەدرا پێما بە یەکێ لە فۆتۆگرافی ڕۆژنامەکان بچێتە ناو ئەسڵە خاکی ئەمریکا و لەبەرم بابەتی ویزەیە جا ئەگە بەڕێزت پێما بڵێ بەڕاستی بوونی ئەو تیمی ڕۆماڵ تیمی ڕاگەاندنی وەرزشیە لەگەڵ هەڵبژاردەیەکە لە پاڵەوانێتیەکە تا چەند ئەتوانی گرنگی هەبێت گرنگی زۆر کە بەڕێزت بینیت لە عێراقا ئەو گرفتانە دروست بوو گرنگی زۆر زۆرە چی کرد لە ڕووماڵەکانە گرنگی زۆر زۆرە من بۆ خۆمەکو یەکەم ڕاگەانکار ڕۆژنامە نووسی عێراقی لەسەر ئاسی عێراق بەزاری مۆندیالم کردووە پێش من هیچ ڕاگەانکارێک و ڕۆژنامە نووسی لە ئاسی عێراق بەزاری مۆندیالی نەکردووە بەڕەسمی من پێتان ئەڵێم گرنگی زۆر زۆرە دوو جۆرمان هەیە ڕاگەانکارێکە لەگەڵ تیمی وڵاتەکە بە فەرمی ئەڕوا ڕاگەانکارێک کە وەکو کەسێکی پرۆفشناڵ و پسپۆر و شارەزا دەستگاکانی ڕاگەاندنیان نێت بەداخۆ ئێمە لە عێراق ئەو ئاراستەیەمان نییە لە دنیا بە جیاوازیە دنیا هەڵبژاردەکان تیم نابن تیمی ڕاگەاندن نابن لەگەڵ خۆیان بەڵکو ئەوە دەستگاکانی ڕاگەاندنن کە بەلایەنەوە گرنگە چۆن ڕۆماڵی ئەم پاڵەوانێتێ بکەن باوەڕەکەی ینی بڕی پارەی خەیاڵی خەرجەکەن بۆ چەندین ڕاگەیانکار و تەکنیکار کە بڕۆن بتوان ڕۆماڵێکی ڕاستەوخۆی ئەو یاریانە و ئەو چالاکیانیان بۆ بکەن بەڵام بەداخەوە ئەو ئاراسەیە لە عێراق نییە و لە ناوچەکەش کەمە بەهۆی ئەوەی کە ئاسی ڕاگەاندنی بڵێن پیشەیی لە ناوچەکە سنووردارە ینی مەسەلەن ینی بە شانازیەوە من ئەبێ ینی ئەمە مجاملە نییە کە کورسات وەکو یەکەم دەستگاکە ڕاگەانکارێکی خۆی کە دارەوان حاجی بوو بەڕاستی کە ئێستا وەکو ڕاگەانکارێکی نێودەوڵەتی لەسەر ئاسی دنیا ڕۆماڵی چالاکی نێودەوڵەتەکانەکە کەم ڕاگەاندن هەیە گرنگی بۆ بدا کە خەرجی ڕاگەانکارێکی خۆی بکە کە بتوانێت ڕۆماڵی چالاکی ورشەکانی بۆ بکە کە من ئەوانە ئەیبینی لە چالاکی سیاسەکانە زۆرن بەڵام لە چالاکی ورشەکانە بەداخەوە کورسات هەم پێشەنگە هەم بەردەوامە کە من وەکو ڕاگەانکارێک دەستخۆشی لێکم هیوادارم گرنگی زیاتری پێ بدا و خەڵکانێکی تر دروست بوون لە ناو کورسات کە توانایان هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی و خەڵکانێکی تر لە دەستگاکانی تر دروست بوون توانیان هەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی کە ئەتوانن چالاکی بنوێنن داواکەم لە دەستگاکانی ڕاگەاندن کە پشتیوانیان بن هاوکاریان بن بتوانن ڕۆماڵی چالاکی ورشەکان بەڕاستەوخۆ بکەن و بە حەسری بکەن ینی بە تایبەتی بۆ دەستگاکانی خۆیان بکەن زۆر سپاس ئێمەش بە هیوایەوەی کە هەمیشە بتوانین زیاتر خزمەتی وەرزش و بواری وەرزشیش بکەین و هەمیشەش هەوڵمان ناوەگەل لە ڕێگەی ڕۆژنامە نووسەکانمانەوە بێت لە ناوخۆ لە دەریشەوە کار بۆ بکرێت زۆرترین خزمەت بگەێنین مامۆستا ڕۆژنامە نووس چەند گرنگە پاڵپشتی هەبێ چەند گرنگە مافەکانی بپارێزرێ یعنی نمونەش ئێستا لە وڵاتانی ئەوروپا ئێستاش لە مۆندیالە ڕۆژنامە نووسێک لەوانەیە بە هەواڵێکی ئەو جیهان بروژێنێت بە راپۆرتێکی ئەو جیهان بروژێنێت ینی من یەکێ لەو ڕۆژنامە نووسانەی تەواو دڵنیانیم کە خەڵکی چ وڵاتێکی ئەوروپا بوو بەڵام لە یەکێک لە چاوپێکەوتنیەکانی ئەستێرێکی بەناوبانجۆک و کریستیانۆ ڕۆناڵدۆ چاوپێکەوتنی لەگەڵەکە مایکی دەستگاکەی خۆی داناوە قسەی لەگەڵا پرسیاری لێکات ئەو خۆی هەز ناکات کە چەندین کۆمپانیا لە پشت ئەمانەوەی ینی هەمومانەی بینین کە هەمووی ڕکلامی خۆیان داناوە دوو شوشە کۆلا دانراوە ڕۆژنامە نووسەکە پێشوی کۆلاکان لە ئابا و دەپڵی ئاودانێت لەوانەیە زیانێکی زۆر بۆ کۆمپانیا بکەێت چکەم ئەستێریشی بەناوبان ئەم ڕۆژنامە نووسا و راپۆرتێکی زۆر گەوری لەسەرمە کرد کەسیش نەیتوانی ڕوبەڕووی بێتەوە بۆ ئەم نمونەوێنە و پاڵپشتی هەیە مافەکانی پارێزرێ تا چەند گرنگە مافی ڕۆژنامە نووسی وەرزشیش لای خۆمان بە شێوازی لە شێوازەکان بپارێزرێ زۆر زۆر گرنگە کە ڕاگەیانکاری وەرزشی ڕێز لە خۆی لە پیشەکەی بگرێ لەوە گرنگتر ئەوەیە کە ڕێکخراوێک هەبێ پشتیوانی بکە
ئەو ڕێکخراوی ڕاگەیاندکار بڵێن یەکێتی ڕۆژنامەنووسانی وەرزشی نێودەوڵەتی بۆ ئەو دروست بووە کە پشتیوانی لە ڕاگەیاندکارە وەرزشەکانەکە بەردەوام ئەگەر دیقەت بێ یەکێ بە دوواداچوونی وەیە کە خۆم ئەندامین لێەوە چەندین ڕاگەیاندکاری ئەندام لێ بەردەوام هەر ڕاگەیاندکارێکی وەرزشی لە هەر ناوچەیەک لەسەر دنیا تووشی ئازار لێپرچینەوە کێشە بێ ئەم بەیاننامەی لەسەر دەرکا و پارێزەری بۆگرێ و بە دوواداچوونی بۆکە لە هەموو وڵاتەکان وڵاتێکی وەکو عێراق لە 1966ەوە یەکێتی ڕۆژنامەنووسانی وەرزشی عێراقی دروست کردووە بەداخەوە یەکێک لەو شوێنانەی کە کەمتر خەمن لەو کارە هەرێمی کوردستانە ئێمە من بە تایبەتی لەگەڵ چەندین هاوڕێی خۆم توانیمان لە 2006 ڕێکخراوێک دروستکەین بۆ ڕاگەیاندکە کۆمەڵەی ڕۆژنامەنووسانی وەرزشی لە کوردستان لە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە کەمتەرخەمی دەوروبەرەکەمان و ڕۆڵی خراپی سندیکای ڕۆژنامەنووسان ئەو کاتە لەوەی کە دژایەتێکی گەورەی ئەم پرۆسەی کرد و خەڵکانێک باوەڕەکەی کە ئێمە یەکەم کۆنفرانسمان کرد کۆبوونەوەمان کرد ڕاگەیاندکارەکانی هەولێر دووهۆکمان کۆ کردەوە لەگەڵ کەرکووک خەڵکێک لە ناو ڕۆژنامەنووسانی وەرزشی ئەنوو با بە ئێمە ڕێکخراومان بۆ چییە؟ ئێستاش ئەوە تۆمارە لای من هەموویم بە مێژوو تۆمار کرد و ناوەکان و تۆمار کردووە نازانێت کە تۆ ئەگەر ڕێکخراوێک نەوێ پاڵپشتی بکە ناتوانانی پیشەکەت بە ڕێکوپێکی ئەنجام بدەیت ئەو ڕێکخراوە تەنها ئەوە نییە پشتیوانی لە تۆ بکە ئەو ڕێکخراوە ئەوەیە کە لایەنە پیشەیەکانت بۆ دابینەکە ئەبێ ساڵانە تۆ چەندین خولی ڕاگەیاندن چەندین خولی بابەتی زانستی ببینی ئێستا ئێمە کێشەمان ئەوەیە هەر کەس دێتە سەر کەناڵی تەلەڤیزیۆنی قسەکە ڕێگە پێدراو نییە لە دنیاە با ئەم کەسە یاریزانی دێرینیش بوو بێ من کەشتێ بەچای خۆم بینیم لە بەرازیل 2014 کە بەشداری مۆندیالم کرد ئەستێرەی ناوداری تۆپی پێ کریستیانۆی بڵێن ڕۆناڵدۆی نە کریستیان ڕۆناڵدۆی کۆن ڕۆناڵدۆی بەرازیلی ڕۆناڵدۆی دیاردە بڵێ ئەمە خۆی دا بۆ تەحلیلی یاری شیکردنەوەی یاری ڕێگەیان نەدا شیکردنەوەی یاری بکات تا 2 ساڵ خولی بینی لە پەیمانگایەک لە بەریتانیا بۆی ببێتە شیکەرەوەی یاریەکان لە ناو کەناڵەکانە یعنی تۆ کەشێکیش دێرە یعنی لەگەڵ ڕێزمە لە تیپی ملیش یاری نەکردووە کەسێک یا مەسەن خۆی بە یاریزانێکی دێری نەزانێت ڕێگە بە خۆیدا کە دێ ڕخنە لەو ڕاهێنەرە گەورانە ئەگرێ ڕێگە بە خۆیدا ڕێگە لە بۆ خۆیدا کە ڕخنە لە داوەرەکان و ڕاهێنەرەکان و یاریزانەکان ئەگرێ ئێمە پێش ئەوی بین ڕشیکردنەوە بۆ یاری بکەین ئەبێ بەڕاستی پەیمانگایەکمان هەبێ کۆلێژێکمان هەبێ کە فێرمان بکە بە زانستیانە بابەتیانە ئێستا ئەوانە هەمووی بابەتین هەمووی علمن هەمووی زانستن ئەبێت تۆ ئەوزا ئێستا بەڕێستان دڵنیام چەندهاشتان خوێندووە چەندهاشتان خوێندوتەوە چۆن پێشکەشکارێکی سەرکەوتوبی خۆ ئاسان نییە تۆ ئاوادانیشی بەرامبەر کامێرا و بەرنامەیە پێشکەشکەی ئەبێت تۆ سەرەتا و بابەتیانە و زانستیانە بخەری ئێستا شیکردنەوەی تۆپی پێ یاریەکان پێشکەشکاری وەرزشی تعلیقی وەرزشی ئەمانە هەمووی زانستن هەمووی ئەخوێندرێن بەڵام سێرەکەی کابراایەک لەگەڵ ڕێزم هیچ شارەزایەکی نییە هیچ پێشینەیەکی نییە دێ بە هاوارکردن و بە شتی تایبەتی بەڕاستی شتی عاتیفی سیرەکەی دێتە ناوە کە هیچ پەیوەندی نییە بە تعلیقدان سەیری ئەو معلیقانەی کە لە دنیا تعلیق هەر BN سپۆرت سەیریکە یەکێک لە گرنگترین سیفەتەکانی ڕاگەیاندکاری وەرزشی کە من گەنجەکان ئەبینم زۆر هانیانە دەم زمانی ئینگلیزیە هەر ڕاگەیاندکارێکی وەرزشی زمانی ئینگلیزی نەزانێ نابێتە نێودەوڵەتی نابێت چۆن داوەرەکانمان چۆن من هانیانە دەم داوەر ئێستا زۆر کەس دەڵێ بۆ ئێمە ناچینە ئاسی نێودەوڵەت داوەر تا زمانی ئینگلیزی نەزانێت ناتوانێت یاری نێودەوڵەتی بەرێ بڕێەوە ڕاگەیاندکاری وەرزشی ئەگەر زمانی ئینگلیزی پاراو نەبێ ئێستا یەکێ لە سەرکەوتنەکانی داڕەوان حاجی چییە زمان نەزانێ فەڕەنسیە زانێ ئینگلیزی یەکێ ئێستا یەکێ لەوانەیە کە پاڵێڕاون بە باشی بچنە پێشەوە مامۆستا سوارەیە مامۆستا سوارە کاکاروان ئەمانە زمانێکی باشە زانن من زۆر کارهانیانە دەم ئەڵم بابە ئێوە تەواو لە چوارچێوەی کوردستان و سلەیمانی و ئەمانە دەچن حەقە کورسات پاڵپشتێکی گەورەیان بکە ئەمانە بەڕاستی لە کەناڵەکانی تر ئەوێ من لێرەم حەز ناکەم ناوی کەناڵی تر بێنم خەڵکی زۆر باشی تایە کە زمانێکی پاراوی هەیە توانایەکی باشی زانستی وەرزشی هەیە ئەمانە حەقا و دەستگانە پاڵپشتیان کەن بیان نێرنە کۆنفرانسەکان بیان نێرن خولیان پێ بێن لەو
گروپەی مانگانەی کە تایبەتن بە ڕاگەیاندکارانی وەرزشی خولیان پێ ببینن خەرجیان تیا بکەن دڵنیا بە ئەنجامێکی باشتر بۆ دەستگاکان ئەگەڕێنەوە کاتوان خزمەتێکی باشتر بە دەستگاکان بکەن لە بواری وەرزشی و ڕاگەیاندنی وەرزشی شەوەیە بێ وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت مامۆستازانە ئەزانین لە پاڵ ئەوەی کە ئەمان ڕووماڵی بابەتە وەرزشیەکان ڕوودا وەرزشیەکانەکان لە پاڵ ئەوەی کە وا ئەکەن لینکێک بن لە نێوان کۆمەڵگە و بواری وەرزشیدا یەک ئەرکی تریش لەسەر شانی ئەمانە زۆر جار دێن باس ئەواکەن بۆ نمونە بواری وەرزش لەو وڵاتە لەو شوێنە چۆن بەڕێواچێت هەندێک جار ئێمە ڕۆژنامەنووسی وەرزشیمانێ ئەمە نەبوێرە باسی گەندەڵیەکانەکە چەنەها گەندەڵی ئاشکراکە بۆی کە ڕۆژنامەنووسێکی وەرزشی ئاوە پیشەگەری بوێر پەروەردە بکرێت ئەم بوێریە چی ئەبێ بۆ بکرێت ئەبێ پاڵپشتی بکرێت بە قەولی جەنابەت لەلایەن دەستگاکەوە یان نا بۆ نمونە بابەتی تری پێویستە تایبەتمەندی تری پێویستە پێشەکی من باسم کرد ڕاگەیاندکاری وەرزشی هەر ئەوە نییە پێشکەشکارە یا معلقێکی وەرزشیە یا پەیامنێرێکی وەرزشیان و سەرێکی وەرزشە بەڵکو ئاراستەی وەرزشەکە لە وڵاتەکەی خۆی ڕاست ئەمە زۆر گرنگە ئاراستەی وەرزشەکە لە وڵاتەکەی خۆی یەکێک لە گەورەترین کەم تەرخەمەکانی ڕاگەیاندکارە گەنجەکانی ئێمە لە بواری وەرزش کە من زۆر گلەیم لێیان هەیە ئەوەیە فەوزایەک هەیە لە ئیدارەی وەرزشی لە هەرێمی کوردستان لە حکومەتی هەرێم بەڕاستی کەم تەرخەمەیەکی زۆر هەیە لە سەرۆکاتی حکومەتی هەرێم لە بواری وەرزشی سەیرەکەی کەسێ نییە بێ وتەیەکی لەسەر بڵێ گەندەڵەیەکی زۆر هەیە لە بواری وەرزشی گەندەڵەیەکی زۆر هەیە لە یانەکان لە یەکێتیەکان لەسەر ئاسیا عێراق لە هەرێمی کوردستان با ئێمە باسی هەرێمی کوردستان کەین کەسێ نییە بابەتێک بەرنامەیەک شتێکی جوان ئێمە کاتی خۆی لە دوای ڕاپەڕێن لە 2006 لە 2010 ئەم کورساتە بەرنامەی هەبوو کەناڵەکانی تر حەز ناکەم ناوبێنم بەرنامەی سەرکەوتویان هەبوو کە ئەمانتوانی ئاراستەی بەرپرسانی وەرزشی بکەین باوەڕەکەی ئەترسان لە بابەتەکان بابەتێکە دەنووسی لە بڵاوکراوەیەک یعنی ئەو بەرپرسە حسابی بۆ کرد ئاراستەی ئەگۆڕی بەداخەوە ئێستا هەمووی خۆیاوەتەک ڕۆناڵدۆ و میسی و لەو وڵاتانە ئەوەندەی ڕاگەاندنی ناوخۆیان بەخۆتە ئەوەندە سۆسەیری عێراقێکی دواکەوتوکە لە 1985 هەواڵەکانی ناوخۆیین بڕۆ وڵاتێکی وەکو بەریتانیا تاوەکو وەرزشی بەریتانی وەستا بێ گرنگی نادا بە وەرزشی وڵاتەکانی تر بەلایەوە گرنگ نییە ئەسڵەن ئێستا ئەڵمانیا کە ئەوە چەندین ساڵە ئاستی باش نییە دوێنە شتێک بخێنەوە نازانم چەندێ ڕاستە ینی مخابراتی ئەڵمانی چۆتە ناو یەکێکی تۆپی پێی ئەڵمانی بزانێ ئەم گەندەڵیانە لە چی وستە چاوەگرێ بۆچی ئەڵمانیایەکی ئاستێکی بەرز ناتوانێت ئەوە چەندین ساڵە ناتوانێت لە مۆندیال بچێتە پێشەوە ئاراستەکانیان گۆڕەوە ئەبێ ئەمانە وڵات ڕاگەاندنی وەرزشی ئەبێ وا لە وڵاتکە لە موسساتی وڵاتکە کە بێنە سەر خەت ئێستا عێراق ڕاگەاندنی وەرزشی ئەبێ ڕۆڵی هەبێ بۆچی عێراق ئەو گۆڵە زۆرەی لێکرێ خۆ من ئەمزانێ عێراق ئاستێکی یعنی نابێ ئاستێکی ئەوەی نابێت کە ئێمە چاوەڕێی بکەیت هەنێک کەس خەونی پێوە بینێ بچێتە ئاستێکت نا بەڵام معقول نییە ئەو گۆڵە زۆرانەی لێکرێ معقول نییە ینی ئەو ئاستە ڕەدیئە پێشکەش بکە کە خەرجێکی زۆری بۆ کراوە ئەبێ ڕاگەاندن بێ لەمە بپرسێتەوە بەڕاستی بۆچی ئاسی هەڵبژاردێ لە هەرێمی کوردستان تا ئێستا ئێمە ئۆلۆمپیکمان هەیە شەلەلە تا ئێستا ئێمە وەزارەتێکمان نییە لە بۆ وەرزش بەڕێوەبەراتێکی گشتیمان هەیە شەلەلە دەستگای وەرزشیمان نەماوە هەمووی شەلەلە ئەی باشە ڕاگەیاندکارێ نایبێ لەم کەناڵەی ئێوە بەرنامەیە بکا بڵێ کاکە بۆ چارەسەر هەر بۆ پێویستە ئێمە لەگەڵ جنێو نیم هەنێ کەسێ دێ قسەی بازاڕی ئەکا جنێو ئەدا ئەمە ئیشی ڕاگەیاندکاری وەرزشی نییە ئیشی ئێمەوەی بابەتیانە مەوزوعیانە زانستیانە ڕوونیکەینەوە بۆچی ئۆڵۆمپیش کەس خواردووە بین لە بەرامبەر ئەوش چارەسەرەکەی بینێ بۆچی حکومەتی هەرێم کەم تەرخەمە بەرامبەر وەرزش بین چارەسەرەکەی بینێ ئەوە ئیشی ئەمە بەڕاستی ئێمە ڕێکخراوێکی کە ئەکتیڤ و کارەمانە بێ و ئەبێ ئێمە ڕاگەیاندکارێکی ئەکتیڤ و کارەمانە بێ ئەوەی کە بەڕێزوتی من دەستخۆشی لێکەم ئیشی سەرەکی ڕاگەیاندکاری وەرزشی پێشکەشکاری پێش پەیامنێری پێش تعلیقدان لە یاری ئەوەیە کە بەڕێزت باسیەکەی کە ئاستی وەرزش و وەرزشکاران ئیدارەی وەرزشی لە ناوچەکەی خۆی باشتر و باشتر بکە و بە دڵنیای شۆ پێویستمان پێێتی و پێویستمان بۆیە کە بتوانین ئێمە شوێنێک و دەستگایەک هەبێ کە لە وەرزشەوانەکانمان لە هەموو بوارەکانی وەرزشە نەکە لە تۆپی پێ
لە هەموو وەرزشەکانە ئێمە کەسی بەتوانامان هەیە یعنی چەندین کەس لە شوێنی بەڕێز دانیشتووە کاستێکی باشی لە وڵاتانی دەرەوە بەدەستێناوە بەڵام توێتی لەسەر حسابی خۆم و لەسەر ئەرکی خۆمم کارم کردووە کە لە وڵاتی کیا بێ چەندین پاڵپشتیە بێت چەندین سپۆنسەریە بێت چەندین دەستگا هەیە پاڵپشتی کات بۆی کە بتوانێت باشتر گەشە بکات و باشتر پەرە بەکارەکەی خۆی با ئێمە سپاسی تۆکەین مامۆستا سپاس بۆ ئامادەبوونێت زۆر زۆر بەخێر بیت زۆر زۆر خۆشحاڵین ئێمە سپاسی ئەوەکەم ئەو بەڕێزانی لە پشتی کامێران و تەواوی ڕاگەنکارانی وەرشی دووبارە پیرۆزبان لێکم هیوادارم لە دانیشتنی داهاتوو ساڵی داهاتوو ئاوا دانیشین ئاستێکی باشتر و شایستەتر و جوانتر لە ڕاگەنکارانی وەرشی ببینیم لە هەرێمی کوردستان و لە وەرشی کوردستان ئیشەڵڵا دەسەکانت خۆش بێ و زۆر سپاس سپاس دەکەن